کارەکانی ژینگە لە هەرێمی کوردستانە. الحەمدوللا مناقەشەکان بەردەوامن و سوودمەند بووین لە تاقە و توانای ئەندامەکانی و ئومێد دەکەین نوێنەری وەزارەتەکان بتوانن نوێنەرێکی کارابن لە بەشداریکردن لە ئەنجومەنەکە هەمسەری وەزارەتەکەیان بەرزکەن هەم خۆشیان بەڕاستی لیان ڕابینین لە پرسەکانی ژینگەدا بە کارایی بتوان خزمەتێک بە ژینگە بکەن. ئێمە ئومێد دەکەین لە دوای پەسەندکردنی پرۆگرامەکەمان بتوانین ئەرکەکانی خۆمان دیاری بکەین کۆبنەوەی ئاسایی ئەنجومەنەکە دروستکەین و پلانی ژینگەی لە هەرێمی کوردستانە ئامادەیمان کردووە بۆی بتوانین ئەو ئەنجومەنە پەسەندیکە دواتر بە پلان بتوانین ڕۆڵەکانی ئەنجومان لە خزمەتکردنی ژینگە لە هەرێمی کوردستانە بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ ئەو خزمەتانەی کە پێویستە لە سەرتاسەری هەرێمی کوردستان سەرباری هەموو قەیرانەکان پێویستەکە ژینگە بە هەند وەربگیرێت چونکە ژینگە زەڕورەتێکی گرنگە پێناسەیەکی گرنگە بۆ هۆشیاری میلەتەکەمان. ئێمە سپاسان دەکەین هەر پرسیارێکیشتان بێ ئێمە لە خزمەتانی. ئێمە ئەمڕۆ ئینشاءڵڵا پەیڕەوەکەمان تەواو بێ پەسەندێکین چونکە مناقەشەکان بەردەوامە ئەوەی کە گرنگ بێت کۆبنەوەی پێشوو پەسەندمان کردووە. دواتر بەڕاستی ئیشەکانی ئەنجومەنەکە لە ڕێگەی پەیڕەوەکەیەوە دیاری ئەکرێت دیژنەکانی بۆ دروستەکرین دیژنەی هەمیشەیی کارەکانی تەوزیعەکەین بەسەر دیژنەکانە و ڕەوشی ژینگە لە هەرێمی کوردستانە ئێمە ئامادەکاریکی باشمان بۆ ئەوە کردووە هەم لە ئاستی شارەکان دیژنەمان دروست کردووە بە پێی ئەم پەیڕەوە کە لە هەموو پارێزگاکان و ئیدارەکان کە لیژنەی باڵای ژینگە هەبێ بە سەرپەرشتی بەڕێز پارێزگارەکان و بە ئامادەبوونی هەموو فەرمانگەکان و بەڕێوەبەرایەتیەکان لە سنووری پارێزگاکان و مدیری فەرمانگەی شارەکان لە ژینگە بڕیاردەری ئەو لیژنانە ئەبێت لە شارە و پارێزگاکانە ئەوانە ئەبێتە ئەوەی کە راپۆرتی پارێزگاکان و راپۆرتی ئیدارەکان لە داهاتووە ئەومان پێ سەرمێنێک کە ڕەوشی ژینگە لە هەرێمی کوردستانە چییە لە خاڵە ئیجابیەکانی گەشە پێ بدەین کەم و کورتەکانی پڕفێنەوە. ئێستا بەداڕشتن ئەم بەرنامەیە ئایا ئاسەنگانتان هەرماوە یاخود وەزارەتەکان هەماهەنگی زیاتر ئەکەن لەگەڵ بۆتەوە ئاسەنگانە نوێنێتەوە؟ ئێمە گرنگترین شتەوەیە بەڕاستی بە ڕۆحی تیم کارەکەین. ئەم ئەنجومەنەیش پێناسەیەکی گرنگە کە بە یاسابۆی ڕێکراوە تیمێکە لە پێکاتی هەموو وەزارەتەکان تا ڕادەیەکی زۆر تەعاونێکی باشمان هەیە. ئومێد دەکەین وەزیرە بەڕێزەکان پشتگیری و پشتیوانی نوێنەرەکانیان بکەن لە ئەنجومەنەکە و ئەویشیان لێ ڕابینین. ئەو کێشانەیشی کە لە بەردەممانە بووە تا ڕادەیەکی زۆر کێشەی ئیداری بوون کێشەی ڕابردوو ئەموویمان ئەلحەمدوللا لە 15/12/2016 حەل کردووە قۆناغێکی تازەمان دەست پێ کردووە بۆ خزمەتی ژینگە. ماوەیە کە هەڵمەتێکی داربڕینەوە لە ناوچەکان دەستی پێکردووە بەهۆی نەبوونی ناوچووە شتانە تا چەند ئێوە ئەم دیاردێتان یعنی بڵێ بنبڕ کردووانە حکومەتی هەرێمی کوردستان ئاگادار کرد لە بەرامبەردا نەوە درێت دەکەون لەنەوەدا نەنەوێت ئەو دارە نەبڕێن کە سیمای ناوچەکە دەشوێندرێت. بەتاکید ئێمە هەرێمی کوردستان قەیرانی زۆر ڕوبەڕوومان بووەتەوە یەکێک لەوانە نەبوونی نەوت بۆ بە تایبەتی گوندەکان ئەو شارانەی کە بە تایبەتی لە سنووری کوێستانەکانان ئێمە هەرزوو ناممان بۆ ئەنجومەنی وەزیران نووسی و خۆشم لە ئەنجومەنی وەزیران باسم کرد کە پێویست بەوە کە پێش ئەوەی خەڵکی پەنابەرێ بەوەی کە دارەکان ببڕێتەوە چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە. ئەلحەمدوللا تا ڕادەیەکی باش سەرباری قەیرانەکە بەدەمەوە هاتنێک هەیە لە شوێنە ساردەکان بە تاکید ئەگە بەرمی لێ نەوتیش بێدابەش کراوە هەوڵ ئەدرێت لە داهاتووە ئەو هەڵمەتە بەردەوام بێت چونکە کوردستان بە ژینگەکەی بە درەخت و بە
غاباتەکانی وە جوانە بەڕاستی ناکرێ بەڕاستی ئێمە لە پەنای ئەوەی کە قەیرانێکمان بۆ دروستە بێ قەیرانێکی تر دروستکەین چونکە هەر درەختێک لە هەرێمی کوردستانە خەرجێکی زۆری ویستووە ئیمکانیاتێکی زۆری بۆ خەرج کراوە بەڵام لەپەر خەڵکێک بڕوا بیبڕێتەوە بەڵام خەڵکیش لە ڕاستیە کە کێشەی هەیە حکوومەت هەرێمی کوردستانیش پێویستەکە شامداتە بەر چارەسەری کێشەکان بۆی خەڵک پەنا بۆ ئەو دیاردە خەتەرە نەبێت. ئێمە وەکو خۆمان لایەنێکی چاودێرین لەگەڵ وەزارەتی دارایی ناممان نووسیوە بۆ وەزارەتی سامانە سروشتەکان بۆ وەزارەتی ناوخۆ و نامەکەی ئێمەش کە بۆ ئەنجومەنی وەزیران هاتوێتەوە وەڵام لەگەڵ هەمویانە لە خەتاین بۆ ئەو مەبەست. هی هاتوچۆ ئەوە بەڕاستی بەرنامەیەکە کە وەزارەتی ناوخۆ پێهێستاوە ئێمە ناممان بۆ ئەنجومەنی وەزیران نووسیوە کە ڕێگەمان بدەن کە ئەو ئیمکانیاتانەی بە ناوی ژینگەوە کۆ ئەکرێتەوە بەخرێتە سندۆقی ژینگە بۆی بۆ خزمەتی ژینگە دروست بێ بەڵام ئەنجومەنی وەزیران کە وەڵامی یاوینەتەوە دەستکراوەی کردوین لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی ناوخۆ لیژنە دروستکەین چونکە وەزارەتی دارایی پشگیری و ڕێی ئێمەیان کردووەکەەوە بێ بچێتە سندۆق ئێمە لە هەوڵداین لیژنەکانمان ئامادەکاری بۆ دروست کردووە کە تەنسیقێکی باش لە بینی دەستەی ژینگە و وەزارەتی خوێنی باڵا دروست بێ بۆی دوجار ئەو پارەی کە وەرەگیرێ بە خزمەتی ژینگە و بە تایبەتی بۆ شۆفێرەکان بە گشتی بگەڕێتەوە. نەخێت تا ئێستا بۆ سندۆقی ژینگە نییە. لە ڕۆژنامەی کوردستان نوێ ئێوە هەمە هەندشتان لەگەڵ ڕێکخراوەزیارەکانی ژینگە چۆن پێویستان بە هاوکاری ئەوانە؟ ئێمە خۆشبەختانە لە کۆتایی ساڵی 2016 کۆبوونەوەیەکی باشمان کرد لەگەڵ UN و نوێنەرایەتی هەموو وڵاتانی دنیا لە هەرێمی کوردستان پرۆژەیەکی باشمان تەقدیم کردووە لەگەڵ پەیوەندیەکانە لە ئامادەکاریان بۆی ئەو ڕێکخراوانە هەر وڵاتە و لە ڕێگەی خۆی ئەنیش لە ڕێی ڕێکخراوەکانی خۆیەوە بتوانن خزمەت بە پرسی ژینگە بکەن و ئەو پرۆژانێکی کە دامانە لەژێر دیراسایە نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان هەرجارە کۆنسوڵێک سەرپەرشتیەکە ئێمە لە خەتاین لەگەڵیانە وعدیان پێداوین لەم بیدایەتی ساڵەوە هەمایەکی باشی ژینگە لە هەرێمی کوردستانە بکەن. ئێمە بەڵێ ئێمە مەسەلەی سەوزبوونی کوردستان یعنی بە شێوەیەکی گشتی بەڕاستی من داتایەکم لا نییە من ڕازگویانە بە ئێوەڵێم کە ئێستا عەرزیەوەی کەین بەڵام لیژنەمان دروست کردووە بۆ مەبەستە ڕامان سپاردون لە ئێستاەوە ئێستا ژێکێک لە مناقەشەکان لە ژوورە ئەوەیە ئێمە بۆردی زانستەکانی ژینگەمان دروست کردووە کۆمەڵ ئەرکی پێسپێراوە ئەم ئەنجومەنە کۆمەڵ ئەرکی پێسپێراوە دەستەی ژینگە کۆمەڵ ئەرکی پێسپێراوە پێویستەکە خەریتەیەک نەخشە ڕێگایەک بۆ خۆمان دروستکەین لەسەر ئاستی شارەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئایا نیسبەی سەوزایی چەنە و ئایا پێویستەکە بیگەینە چ مستەوایەک کۆمەڵێک پرۆژە و بەرنامەیشمان بەڕاستی هەیە بەعزییان چوونەتە بواری جێبەجێکردن لەسەر مەسەلەی مریشک ئەوە مەوزوعێکە بەڕاستی دوو حاڵەتی هەنێ خەڵک وەکو نەخۆشی سەیران کردووە کە ئەوە علاقی بە ئەنفلەنزا شتۆ هەبێ بەڵام ئەو بڕیارە ڕەتی بە ژینگەوە هەیە لە شارەکانە چونکە پێویست بەوەکە شوێنێکیان بۆ تەرخان بکرێ ئەو سەربڕخانانەی کە بۆ مریشکەکان دروست ئەکرێت بە شێوەیەکی تەندروست و ئەگەر بکرێ حەڵاڵ و شەرعی بە شێوەیەکی جوان خەڵک دڵنیا بێ لەوەی کە ئەو مریشکانە لە دەرەوەی شار سرە بڕێن ئەنرێن لە سۆپەرمارکێت و دوکانەکان ئەفرۆشرێن خەڵکی دڵنیا بێ لێ بەڵام ئێستا ئەو دڵنیایە کە نییە خەڵکی پەنابا بەوەی بە بەرچاوی خۆی مریشکە سەر بڕێ و پایکە ئەوە بووەتە هۆیەک ئەگەر نا بەڕاستی خەڵکی لەگەڵ شتی خاوێنایە خەڵکی لەگەڵ پاکردنی ژینگایە خزمەتکردنی ژینگەدایە ئومێد دەکەین ئەو بەرنامانەی کە هەمانە بە تایبەتی فەرمانگەی هونەریمان لەگەڵ دامەدەستگاکانی ناوشاری هەولێرە تەنسیقێکی باشیان بۆ مۆزوعە هەیە.
پرسیار دەشکرد لە ڕوودا و تاوەکو ئێستا کە چەند کەس لەسەر ڕاستپاردەی ئێوە دەستگیر کراوە بۆی کە ژینگەی تێکداوە یاخود بڵێن ئاژەڵیی کوشتووە. کۆمەڵێک بەرنامەی باشمان لەو مۆزوعانە هەیە و کۆمەڵی ڕێنمایی چاکیش دەرەکەین لە ساڵی 2007 هەم بۆ مەسەلەی ڕاو، هەم بۆ مەسەلەی پاڵاوگەکان، هەم بۆ کۆمەڵێک کێشەکە لە هەرێمی کوردستانە هەن و بتوانین بە هەموو لایەکمانەوە خزمەتێ بکەین. ئەو ئیجراتانەی کە ئێمە هەمانە بەڕاستی بەشێکی زۆری بۆ ئەوەی خەڵکی بێتەوە سەر خەتی خزمەتکردن بە ژینگە. کۆمەڵێک ئیجرات کراوە لەسەر ئاستی ئەوەی بڵێن کۆمەڵێک خەڵک گیرابێ ئەوانە وەکو گرتن نابەست وکو غەرامە ئەمانە کۆمەڵێک هەیە بە پێ و داتایی کە هەمانە ئەمساڵ نزیکەی 30 میلیۆن دینار هاتوۆتە ناو سندوقی ژینگە هەمووی لەسەر ئەو ئیجراتانەیە کە جەنابتە فەرمووی. من سوپاستانەکەیم بۆ لایەکتان. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیتان کۆنگرێکی ڕۆژنامەوانی بوو لە شاری هەولێر کە تیایدا دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئاماری کار و چالەکانی ساڵی 2000